مانگای خۆتە ئیمڕۆ بیدۆشە بەیانی ئەو نێتەوە شوێنی لە ناوچوونی نییەشیر بۆ یاڵتون تاواو نابێت شتێک نییە تەواو بێ و ئیمڕۆ بەیانی نێتەوە دوای تێپەڕبوونی 9 مانگ و 9 ڕۆژ و 9 کاژێر مانگاکان دەزێت مانگا ئاوتەکان بە زۆری یەک گوێرەکە دەخەنەوە ئەم گوێرەکانە کە لە دایکە بن تا 24 کاژێر لای دایکەکەیانە من تاوەکو شەکەکەیان هەیەتێ دایکات ئەو شەکە زۆر بەسوودا دوای 24 کاژێرەکە جای دەکەنەوە لای دایکی تۆزێ بۆی بەرزکەمەوە جای دەکەنەوە لە دایکی بۆ ئەوەی دایکی شیرەکەی جارێکی دیگە بتۆشنەوە ئەمان خۆیان شیری دەدەنێت ئەمان مانگاکان ئەهێڵنەوە هەرچی نێرەکانی شای فرۆشن لەبەرەوەی سوود لە مانگەکان وەرەگرت